سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بیلال ڕەوفم کاتی ئابووریە. ئەم ئێوارەیە ئەم بابەتە ئابووریانەتان بۆ باسەکە. نووسراوی خەرجکردنی موچەی مانگی تەمووز ئاراستەی وەزارەتی دارایی عێراق کرا. هەرێمی کوردستانی 120 ملیاری خستە سەر هەژماری گەنجینەی فیدراڵی هەفتەی داهاتووە گەری هەیە موچە دابەش بکرێت. نزیکەی 48 سعات کات ماوە بۆ چالاکردنی سزا نێودەوڵەتیەکانی سەر ئێران و ئەگەری ڕێکەوتن لەگەڵ ئەوروپا لاواز بووە. بەهای تمەنی ئێرانی بەرامبەر دۆلار بۆ نزمترین ئاست دابەزێت. بۆ مەترێک چوارگۆشە تابلۆ 35,000 دینار لە کاسبکارانی هەولێر وەردەگیرێت. دەڵێن ئەمە لە دۆخی بێبازاڕی و کەمفرۆشی بارگرانی بۆ دروست کردو. بازاڕی کڕین و فرۆشتنی خانوبەرە لە سلێمانی زیادی کردووە. بەشێکی پێوەستە بە دابەزی نرخ و لەلایەکی دیکەش زیادبوونی پرۆژە خزمەتگوزاریەکان هۆکارێکی ترە. دووبارە سڵاو. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کە بڕی 120 میلیارد دیناری بۆ بەغداد ناردووە. ئەوەش وەک داهاتی نانەوتی مانگی تەمووزی هەرێمی کوردستان. دیسکی ئابووری کورسات نیوز شیکاری بۆ داتاکانی پارەی نێردراو بۆ موچەی هەرێمی کوردستان و داهاتی نانەوتی نێردراو لەلایەن هەرێمەوە بۆ بەغداد لە ساڵی 2025 کردووەتە لە ماوەی ئەو حەوت مانگی ڕابردوودا. لەو شیکاریە دەرکەوتووە لە ماوەی حەوت مانگی ئەم ساڵ لە مانگی یەک تاکو مانگی ئاب بە تەمووزەوە کۆی ئەو پارەی هەرێم وەک پشکی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بۆ بەغدادی ناردووە زیاتر بووە لە 559 ملیار دینار. هاوکات لە ماوەی 6 مانگدا کە بەغداد تەمیری موچەی هەرێمی کوردستانی کرۆ زیاتر لە 8 تریلیۆن و 800 میلیارد دیناری بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناردووە. سەبار بە موچەی مانگی حەوت کورسانی و زانیوێتی ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق نووسراوی خەرجکردنی پارەی موچەی مانگی حەوتی ئاراستی وەزارەتی دارایی عێراق کردووە بۆی لە وەزارەتی دارایی عێراق ڕێکارەکان بگیرێتەوە. بۆ پێی کە سبەی نەپشووە ڕۆژی شەمە پشووە ڕۆژی یەکشەماگە داوامی فەرمی هەبێت لە عێراق ئەوە وەزارەتی دارایی دەستەکا بە ڕێکارەکانی خۆی واگەر کێشەی بابەتی نەختینە دیناری کاش و هەندێک بابەتی تر نەبێت بە ئەگەری زۆرەوە ئەبێ هەفتەی ئایندا پارەی موچەی مانگی حەوت بخرێتە سەر حسابی هەرێمی کوردستان و ئەویش وەکو هەمیشە هەر لەگەڵ گەیشتنی پارەکە لە ماوەی 3 ڕۆژە دەستەکا بە دابەشکردنی موچە و هەمان لیستی پێشووترە. گرنگ ئەوەیە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان خۆی ڕای بگەێنێ بڵێەوە پارەکات و سەر حسابەکەم ئیتر پێویست بۆ ناکە چاوەڕێ بکەین بزانین لیستکەی بڵاو بێتی یا خودنا چکە بە 3 ڕۆژێک سەر موچە دابەشەکرێ. لێرە باسێکی ئەو داهاتی نانەوتی و نردنی پارە لە بەغاو بۆ هەرێم و لە هەرێم و بۆغاتان بۆکەم هەندێ ژمارەتان پێڵم. ئەم ژمارانە پێشتر خۆی وەزارەتی دارایی لە پەڕەی فەرمی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مانگ بە مانگ بڵاوی کردوێتەوە واتە هەر مانگێک کە پارەی نردوێ بۆ بەغدا و توێتی بەڵام هەندێک جیاوازیە کە ئێستا بۆتانی باسەکەم. بەمڕۆوە کە 120 میلیاری مانگی تەمووزی نار بۆ عێراق هەرێمی کوردستان حەوت مانگ لەم ساڵە کە ئێستا گەینە کۆتای مانگینۆ حەوت مانگ پارەی بۆ بەغا ناردووە. لە مانگی یەکە بە 51 میلیارنسکی 52 میلیار داهاتی ناوخۆی ناردەبوو. مانگی دوو کردی بە 49 میلیارێک مانگی 3 48 میلیار مانگی 4 50 میلیار بەڵام لە مانگی 5 و 6 و 7ەوە کێشە بە موچەی هەرێمی کوردستان دروستویەکێک لەو بابەتانی قسەی لەسەرکرا بابەتی داهاتی نانەوتی بوو کە عێراقی من پارە نانێرم کێشەی نەوت و داهاتی نانەوتی و پشکێرێم تەواو بووە تاکو سەردانێکی باڤڵجەڵا تاڵەوانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بوو بۆ بەغدا تا ئەستێگەم بابەتە حەلکرا لەگە سوودانی کەوتنە ئەوەی ئەوان داوای دووسایانە کرد هەرێمی ژەوی 50 معاملەیەک بە 120 ڕێکەوتن کە کێشەی موچەخۆرانی هەرێم ئەوە تا بۆ 3 مانگێک لەسەر و بنەمایە حەل بوو هەنگاوێکی باش بوو دەرچەیەک و دەرگایەکی کراوە بوو بۆ چارەسەرکردنی کێشەی موچە کە بە سەردانەکەی باڤڵجەڵا تاڵەبانی بۆ بەغا ئەم بابەتە تا ئەستێک چارەسەر کرا. مانگی 520 میلیارد داهات نێردراوە لە داهاتی نانەوتیەرێ مانگی 620 مانگی حەوت 120 بەڵام ئەگەر ورتر لەم بابەتە بکۆڵینەوە
دەرئەکەوێت هەرێمی کوردستان ڕاستە 120 ناردووە، بەڵام ئەکرێ 70 ملیارێک 80 ملیارێکی ناردبێ. کێسە پێتان هەڵم کوی ئەو ماگانە کاتە 559 ملیار کە تێکرا هەر مانگێک 80 ملیارەکە. جا ئەو 120ی کە ئەم مانگە ناردوێت یاخود مانگی 6 ناردوێتی ئێستا پێتان هەڵێم بۆ 80 ملیارەکە. ڕاستە 120 بەڵام 80 لەسەر هەرێم کەوتووە. با دواتر ببینین ئێستا ئەم زانیارەتان پێ. ئەمە هەرێم پارەی ناردووە بەغا، بزانین بەغا چەندی ناردووە بۆ هەرێم. بۆ مانگی یەک بەغداد 958 ملیاری ناردووە بۆ هەرێم، بۆ مانگی دوو ئەمە بەس بۆ موچە 957 نزیکە لەو، مانگی سێ 957، مانگی چوار 959. ئەمە ئەم مانگانە هەرێمی کوردستان 50 ملیارێکی نارد، 48 ملیار 52 ملیار بۆ بەغا، بەڵام لە بەرامبەر ئەو 950 ملیارێکی ناردووە، 960 ملیارێکی ناردووە. لە مانگی ئایر هەرێم 120 ناردووە، بەڵام بەغدا 974 ناردووە. نزیکەی 15 ملیاری لە مانگی پێشوو زیاتر وەگە لە 120ەکەی دەرکەین، نزیکەی هەرێم 105 ملیارێکی ناردووە بۆ بەغا. چۆن لە بابەتی خەرجی موچە هەندێکی کە پێشتر لە داهاتی ناوخۆدرا لەو زیادەی کە بەغا ناردوێتی دراوە. بۆ مانگی 6 ڕاستە هەرێم 120 ناردبوو، بەڵام بەغدا دەگە بەراوردی کەن 1 تریلیۆن و 7 ملیاری ناردوو، ئەگە بەراوردێکی بە مانگی 3 یاخود مانگی 4 بە نزیکەی ئەگە 960 ملیاریش بێ نزیکەی 47 ملیاری زیاتر ناردووە بۆ هەرێم. ئەگە لە 120ەکەی دەرکەین 80 ملیار کەم تریشەکە. بۆیە لەسەرێکەوە هەرێم قازانج کە کوێ و پارەی عێراق ناردوێتی بە نزیکەی 5.812 تریلیۆن دینار. ئەمە بابەتی ناردنی داهاتی نەوتی و نانەوتی بووە. ئەم داتانە بە فەرمی پێشتر هەم حکوومەتی هەرێم و تا ئەستێک عێراقیش بڵاویان کردوێتەوە، داتایکی شاراوە نەبووە و مانگانە بە ئاشکرایی لەبارەیەوە باسەکە. ئەوەی مێتسە لەسەر موچەوەی کافتی ئایندا گەری هاتنی پارە لە بەغداوە هەیە بۆ مانگی 7 ئەمڕۆ هەرێم ئەوەی کە لەسەر شایەتی جێبەجێ کرد اینجا سەری عێراقە بۆم بابەت. باسێکی ئێرانتان بۆ بکەم لەگەڵ تمەنی ئێرانی. بەهای تمەنی ئێرانی بەرامبەر دۆلار بۆ نزمترین ئاست دابەزی. 100 دلار گەیشتە خانەی 11 ملیۆن تمەنی ئێرانی. هەوڵی وڵاتانی ڕۆژاوە بۆ گەڕانەوەی کۆی سزانێ و دەوڵەتیەکان بۆ سەر ئێران کاریگەری لەسەر دەروون و بازاڕی ئەو وڵاتە دروست کردووە و سات بە سات تمەن بەرامبەر بە دۆلار گۆڕانکاریەکە ئەوەمە کاریگەری لەسەر نرخی زێڕیش لە ناوخۆی ئێران دروست کردووە. کاتێکی کەم ماوە بۆ ئەوەی کە سزانێ و دەوڵەتەکان بگەڕێنەوە سەر ئێران کە لە ساڵی 2015 لابراون. ئەو سزانە لە 2006 هەتاکو 2015 خرابوونە سەر ئێران. لە ساڵی 2015 کاتێک ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران کرا، وڵاتانی پێنج کۆیەک لەگەڵ ئێران ڕێکەوتنیان کرد، داواکاری ئێرانەوە بوو کە کۆی سزانێ و دەوڵەتەکانی لەسەر لابرێ و لە نێو بڕگەیەکی ڕێکەوتناسی و 6 و 37 پێیوەست بە بابەتی دۆسیەی ئەتۆمی ئێران ڕێکەوتنەکە خاڵەکە باز لەواکەکە ئەگەر هاتوو لایەنێک پابەند نەبوو ئەوە ئەتواندرێ لایەنی بەرامبەر یاخودێکێک لە ئەندامانی نێو ڕێکەوتنەکە داوای گەڕانەوەی کۆی سزانێ و دەوڵەتەکان بکە یاخود ئاماژە بۆ و سەرپێچیانە بکە. ئەگەر لە ماوەی 15 ڕۆژ نەیانتوانی حەلیکەن 15 ڕۆژی تر هەیە وەزیرانی دەرەوە بتوان حەلیکەن. ئەگەر ئەوەش نەبوو ئەوە لە ڕێی ئەنجومەنی ئاساییشم بابەتی چالاکی لە 28 هەر سێ وڵاتی بەریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا کە ئەندامی ئەو 6 وڵاتن کە لەگەڵ ئێرانە ڕێکەوتن بە پێنج کۆیەک ناسراون داوایان کرد سزاکان لەسەر ئێران چالاک بکرێتەوە. 30 ڕۆژی پێویست بوو. ئەمڕۆ 25 نوێ 27 نۆ چالاکەکە لە 28 تا لە بەرە بەیانە چالاک بۆ کەمتر لە نزیکەی 40 ساعتێکی ماوە بۆ ئەوەی کە چالاک بێت. واتە کاتێکی زۆر کەم. 6 پاکێجی سزایە کە سەپێنرێتەوە بەسەر ئێران لە ڕێی ئەنجومەنی ئاساییشەوە پێشتر سەپێنراون بڕیاری نێودەوڵەتی هەیە بۆی کە کوێ ئەگرێتەوە دۆسیەی ئەتۆمی و موشکی ئێران ئەگرێتەوە، وزە و نەوت ئەگرێتەوە، کەرتی وزە و نەوتی ئێران ئەگرێتەوە، چ بە هەناردە بێت، چ بەوە بەرهێنان بێت، چ بە گەشەپێدانی بێت، چ بە کارکردنی کۆمپانیای بیانی بێت لەو کەرتانە ڕێ پێنادرێت. بابەتی بانک و دارایی ئەگرێتەوە، تەواوی بانکەکانی ئێران و سیستەمی دارایی ئێران بانکی ناوەندی ئێران ئەگرێتەوە کەوە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. وەکو چاوی دارایی و نەختینەی وڵات ئەبینرێ بانکی ناوەندی ئەگەر توو شێرگرفتێک بێ بەڕاستی گەشەکردن و ڕێڕۆیشتنی نەختینەی و دارایی وڵاتە وەستێنێ. سیستەمی کەشتیوانی ئێران، بازرگانی نێودەوڵەتی ئێران، هەروەها کەرتی دڵنیایی بیمەی ئەو وڵاتەش ئەگرێتەوە، واتە هەموو سێکتەرەکان. جا ئیمانوێل ماکرۆن
دوێنێ لەگەڵ پزیشکیان کۆبووە دوای کۆبوونەوەکەی ڕاگەندراوێکی بۆڵە ئێران چەند ساعتێکی کەمی ماوە پێشتر کاتی زۆرمانە کاتی بە فیڕۆیە شتێکی وامان لێ نەبینی ئەگەری ڕێکەوتن تەواو لاوازە ئەبێ ئێران ڕێ بە ئاژانسی ئەتۆم سەردانی وێزی ئەتۆمیەکان بکە و هەروەها ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا بکات ئاژانسی شەش شوێنێکی ویست سەردانی بکە ئەمە ئەو کاتێمە توانین ئەم سزان نەگەڕینە سەریان بەڵام کات درەنە و ڕابری باڵای شۆڕشی ئستامیرایش بەڕوونی وتی ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا کۆتایی ڕێگەکەی و زەرەریشی هەیە و سوودی نییە هەر لەسەر ئەمە دوو ڕۆژێک کارگەی لەسەر بازاری ئێران دروست کردووە ئەمڕۆ $100 گەیشتە 11 ملیۆن تمەنی ئێرانی یەکەم جارە و نرخە بینێ دوایین جا کە بەرزبوونەوەی تۆمارکرد بوو دۆلار بەرامبەر بە تمەن لە مانگی سێیا بوو کە هەر $100 گەیشتە 10 ملیۆن و 800,000 بەڵام ئەمڕۆ گەیشتی 11 ملیۆن تمەن ئەگە بە دینار حسابیکەین ئەمڕۆ 1 دیناری عێراقی یاخود 1000 دیناری عێراقی 1000 دینار زەردەکە لە بازاڕی فیردەوسی لە تاران 750,000 تمەنێ کرد 1000 دیناری خۆمان 750,000 تمەنی ئەکرد جا ئەم دابەزینەی تمەنە قسە و باسی زۆری لەسرە چ ناوخۆی ئێران چ لە دەرەوە بۆیە لەگەڵ سامان سولەیمانی پەیامنێری کورسات نیوز لە تاران شۆڤەکارێکی زۆر باشیشە جگەلەوەی کە پەیامنێری کورسات نیوزە لە تاران و لێبسای نووسینکەی کورسات نیوزیشە لەوێ شۆڤەکارێکی باشە شیکەرەوەیکی زۆر باشە بۆ دۆخە ئابووری و سیاسەکانی نێو ئێران کاگوزەرێ سامان سڵاو لێبێ زۆر قسە لەسەر تمەنەکرێ لەسەر ڕێکەوتنەکرێ لە ناوخۆی ئێران کاردانەوەکان چین لە کاتێکی کەم ماوە بۆ چالاکردنی سیستەمی پەلەپیتکە ماشایە خو سناباک بلال سڵاوت لێبێ ڕاستیەکەی ئەوەیە کە ئەزانین لە هەفتەی ڕابردووە هەر لە درێژەی ئەو پرۆسەیە کە دانرابوو بۆ چالاکردنی ئسناباک کوریای باشوور پلانێک یا تەرحێکی لە نەتەوە یەکگرتوەکان قسە دەنگدانەوە لە ئەنجومی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بۆ درێژە پێدانی لێبوردەیی ئێران لە گەمارۆکان کە ئەو دەنگی نەهێنا و ئەمە وایە کرد کە بازاڕەکان لە ئێران لەو ساتەوە یەکسەر دەستکرد بە دابەزین یانە دابەزینی نرخی تمەن لەو لەحزەوە دەستی پێکرد هەرچەند لەو کاتا تقریبا 8 ڕۆژێکی مابوو بۆ تا ڕۆژی یەکشەممە کە قەرارە بابەتەکە یەکلایی بێتەوە بەڵام لە ڕووی دەرونیەوە توانم بڵم کاریگەری لەسەر بازاری ئێراندا ناو لە بەردەوامیش لەم چەند ڕۆژشدا هەر چاکرێتە نزیکترەوە هەواڵەکان هاتوو نەزانین هەروەکە تو ئاماژەکەدا زیاتر ئاماژەیە بەوە کە کە دیسان چالاکە بکرێتەوە ئەو ڕێکەوتنەی کە بە ڕێکەوتنێکی مێژووی ناوی ئەبرا و ڕێکەوتنی بەرجام مردنی کۆتایی خەریکە ئەگا لە تقریبا کەمتر لە 72 ساعتی داهاتووە و ئەمە وای کردووە کە بەڕاستی بازاڕەکانی ئێران تووشی شڵەژان بێ ئەگەر بمەوێ چاوڕوونیەک بدەم بە بینەرانمان لەسەر بارودۆخی ئێستای بازار ئەوەیە کە هەموو بازاڕەکان وەستاوە بازاڕی کڕینی فرۆشتنی خانوبەرە ئۆتۆمبیل زۆربەی مامەڵەکان کە لە دوای شەڕە 12 ڕۆژەکەەوە تقریبا وەستانێکی زۆری پێوە دیار بوو لەم چەند ڕۆژەدا دیسان ئەو وەستانی پێوە دیارە بازار گەرمی پێوە دیارەیەکی بازاری دلارێکی بازاری زیێڕە ئەمە تقریبا نەریتێکە لە ئێرانە هەر کاتێک نرخ بەرزە بێتەوە تمەندا ئابەزێ خەڵک ڕوەکەنە بازارەکان بۆ ئەوەی کە بەڕاستی بە جۆرە لە جۆرەکان دەست بگرن بە ژیانیانەوە و کەمتر زیانیان بەرکەوێەوە ئەمەش لەم چەند ڕۆژات بینیمانەوە ئاماژەکانیش بەوەن کە بەڕاستی تا ئەم لەحزاب هیچ ڕووداوێکی یا هیچ هەنگاوێکی بەتایبەت بەرپرسانی ئێرانی لە نەتەوە یەکگرتوەکان کە لە ئاسەر و کۆمارە لەوێ بەشدارن نەیتوانیوە بابەتەکە بەڕەوە بکە بابەتە چالاک نەکرێەوە ئەوەی باسی لێکراوەیە کاڵێن معجزەی پێویستە بەڕاست لە ناو خۆی ئێرانە دووبەرە هەیە ئەوەی کە سەیری میدیای ئەو وڵاتەش بکەیتەنە لە نێو حکوومەت و لە شەقامی ئێرانیشە بەشێکیان پێیان وایە سیستەمی ماشا پەلەپیتکە کاریگەریکی زۆر گەورە لەسەر ئابووری و بازاڕی ئێران دروست ناکات تەنها کاریگەریکی دەرونی هەیە بەڵام بەشێکیان پێی وایە نەخێرە ئەمە کاریگەری گەورەی ئەبێ لە واقعا کامیان لەم بۆ چوونانە واقعیترن بۆ دۆخی ئابووری ئێران و بۆ بازار هەردووکیان بیلال بە دووشەوە یەکێکی ئەوەی کە ئەزانین تا ئەم لەحزەش تۆ قساکەین پێکەوە هیچ گەمارەیەکی تازە چالاک نەکراوە تەنها هەواڵەکانە وای کردووە بازاڕاوا تووشی شڵەژان بێەوە کاریگەریە دەرونیەکەیە بەڵام لەیەکیشەوە ئەزانین کە ئەوەی گەمارۆ بێ دژی ئێران تقریبا لەلایەن ئەمریکاوە چالاک کراوە و هیچ گەمارۆیەکی تازە نیە بەڵام جیاوازی ماشە ئەوەیە کە ئەوروپا و وڵاتانی تریش ناچارەکە کە
گەماروانە دژی ئێران جێبەجێ بکەن هەرچەند ئوروپا لە ئێستادا بەڕاستی مامەڵەیەک یا ئاڵوگۆڕێکی بازرگانی ئۆتۆی لەگەڵ ئێرانیە بۆیە لەسەر عەرزی واقع کاریگەریەکە لەسەر گەمارۆکان بە شێوەی جاران نابێ بەڵام لێرا یەک پرسیاری گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە وڵاتێک وەکو چین کە لە ئێستادا کڕیاری سەرەکی نەوتی ئێرانە لەسەر عەرزی واقع چۆن مامەڵە لەگەڵم بابەتەکە هەرچەند بە فەرمی ڕایگەیاندووە لە نەتەوەی گوێەکانیش ڕایگەیاندووە کە ئەم گەماروانەی لا پەسەند نییەوە بە هیچ جۆرە پابندی نابێت چین و رووسیا بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا چین ڕێژەیەکی کەمی مامەڵەی بازرگانی لەگەڵ ئێران ڕائەگرێ لە بەرامبەر ئەو ڕێژە گەورەیە کە لەگەڵ ئەمریکا هەیەی و ئەمریکا ئایا توانای ئەوەی هەیە بە گوشارێکی یەکجارێکی ئابووری بتوانێت چین ناچار بکات کە بۆ نمونە نەوتی ئێران نەکڕێ ئەمە پرسیارێکی گەورەیە و لە هەمان کاتا لە بیریشمان نەچێت کاتێکە گەمارۆیەکی ئاوا هەمەلایەنە دەست پێەکە یەکێک لەو بابەتانێک کە کاریگەری دائانێ لەسەری ئەوەیە کە حکوومەت هەم نەوتی کەمتری بۆ ئەفرۆشتێ هەم پارەکەی بە دژوارتر دەسەکەوێتەوە لە ئێستاشدا بۆ نمونە من ئەمڕۆ لەگەڵ یەک دوو بازرگانی یارانی قسەمە کرد هەناردیان هەیە بۆ وڵاتانی دەوروبەری ئێران بۆ لە کەنداوی فارس وڵاتە عەرەبیەکان یاوت بۆ نمونە ئێمە مامەڵەمان کردووە کە بارێک بە $3000 بۆ نمونە تەنێک بار بە $3000 بنێرین بۆ فلان وڵاتی عەرەبی لە کەنداوی فارس لە ئێستادا دوایەوە کە باسیەم گەماروانەوە هاتووە تەنها پارەی هاتوچۆکە یا گواستنەوەکەی بەرز بۆتەوە بۆ زیاتر لە $4000 چونکە هەروە کە تواماژەکە بابەتی کەشتیڕانی ئەتوانێت کاریگەریەکی گەورە دابنێ ئەم کاریگەریانەوەکە کە حکوومەت ئەو کاتە بە $1 کەمتر بتوانێت تمەنێکی زیاتر دابین بک بۆ موچە و بودجەی ماگانەیە خۆی و ئەمە دیسان گوشار لەسەر بازاڕدایانێ و هەروەها لە بیرشمانە چ کاتە نرخی $1 گۆڕانکاریەکی ئاوای لەسەر بازاڕی ئێران بەسەردادێ ماوەیەکی پێچێ ئەمە لەسەر بازاڕەکان کاریگەری دابنێ بۆ نمونە بگاتە ژیانی ڕۆژانەی خەڵک و نرخەکان گۆڕانکاری بۆ نمونە مانگە دوو مانگی پێچێ بەڕاستی ئاستی گوشارەکە لەناو بازاڕەکان ببینین و ئەمەش واکە ژیانی هاوڵاتیانی ئێرانی لەوەی ئێستا کە هەیە زۆر دژوارتر بێوە ئەتوانێ لانیکەمە بێ بۆ ماوەیەک چاوەڕوانی قۆناغێکی زۆر دژوار لە ئابووری و لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی ئێرانیا بین بەڵام لە بیرشمان نەچێت دوو بابەتی زۆر گرنگ هەیە یەکێکی ئەوەیە کە ئەزانین بەرپرسانی ئێرانی لە ساڵانی ڕابردووە بە درێژایی چ ساڵی ڕابردوو شتێک فێربوونەویش پێڵەن دەوردانەوەی گەمارۆکان یا بە جۆرە جۆرەکان فێڵکردن لە یاساکان بۆ ئەوەی کە گەمارۆکان دەور بنەوە و نەتوانێت بۆ جۆرەی کە پێویستە کاریگەر بێ بەڵام لایەنی ئەمریکایش بەتایبەت حکوومەتەکەی دۆناڵد ترامپ لەم ساڵانەدا بەتایبەت لە ئەزمموی 4 ساڵی یەکەمی خۆیدا کۆمەڵی ئەزمموی بەدەست هێناوە کە ئەتوانێت گوشارێکی زیاتر بۆ ئابووری ئێران بێنێت و نێڵێ بەرپرسانی ئێرانی بە ئاسانی جاران بە وتەی خۆیان گەمارۆکان دەور لێ بدەنەوە بتوانن کاریگەریەکەی کەم بکەنەوە. زۆر سامان بەرچاوڕوونێکی زۆر باشیانەوەی کە لە ناوخۆی ئێران ئاگوزەرە کاردانەوەکان چین کە بێگومان دوو ڕۆژی ئایندۆ بەتایبەت هەفتەی ئایندا یەکلاکەرەوە بێ بۆ بابەتی چالاکردنی سیستەمی ماشا و باردۆخی دارایی و بەهای تمەن بەرامبەر بە $. سامان سلەیمانی پەیامنێری کورسان ویست لە تاران هەر بژیت ئێمە سەر بابەتێک لە هەولێر چەند ساڵە پێشستا خۆتانزان حکوومەت هێرێن بڕیارێکی دەرکرد هەر کەس تابلۆی هەبێت لەسەر دوکانەکەی پارەی لێوەرەگرت ساڵانە 35,000 بۆ یەک مەتری چوارگۆشە پارەت لێوەرەگرت هەروەها بۆ خۆڵ و خاشاکیش ماگانە 15,000 دینار لە کاسبکاران لەو بەتایبەت لەوانەی ناوچەی پیشەسازین وەرەگرێت ئەم بڕەپارانە بارگرانێکی بۆ کاسبکاران و هەروە خاوەن پیشەوەرەکان دروست کردووە لەبەرەوەی ئێستا بازاڕیان باش نییە بڕیار پەیامنێری کورسات نیوزە لە هەولێر چۆتە ناوچەی پیشەسازی لە هەولێر لەگەڵ دوو پیشەوەر و کاسبکار دانیشتووە پشتەوەیان پڕیتر لە تەنەکە و سیارەی شکا و ئەنواعی شوکات بازاڕیش هەندێک وێنەی پیشان ناوە بڕیار چۆڵێکی باشی پێوە دیارە ئەڵێن بەم بێ بازاڕی و کەمفرۆشی هەمانە حکوومەت پێویستە پێداچوونێک بۆ ئەم بابەتانە بکات کە پێشتر بازارێکی باش هەبووە دانراوە هەقا حکوومەت لەم بارودۆخانەیە لایەک لە کاسبکاران بکاتەوە چونکە هەندێک جارە و پارەی پایەکەین هەر بەشی باج و ڕسومات و ئەو کریاناکە کە ئەین بە حکوومەت بێئیشی زیاد لە عاقبەدەرە خەڵک دێتەکەنوان دیناری لە وەرچینە باسی بێکاریە لەگەڵ وەرگرتنی پارەی تابلۆ و زبل و خۆڵ و خاشاکی شوێنی کارەکەیان پیشەوەرانی شاری هەولێرن و دەڵێن لە ئێستادا بەهۆی دواکەوتنی موچەوە
بارودۆخی هاوڵاتیان زۆر خراپ بووە ئەوەش کاریگەری لەسەر کار و گوزەرانی ئێمە کردووە بەڵام حکوومەتی هەرێم بەردەوامە لەسەر وەرگرتنی پارەی تابلۆ و کۆکردنەوەی زبل و خاشاک کە ئەمەش دۆخی دارایی ئێمەی زیاتر خراپ کردووە. چەندی برێ بێ ئیشیە بابەتی زەریبە و باج و ڕسوماتیش زۆر زیادی کردێت لەسەر خەڵکەی بەڕاستی خەڵکەکە زۆر بێزارە ئەوەندە ئیشەی ناکە ئەوەندە پارەی زەریبە و ڕسوماتی دەدا. ڕاستی ئێستا ئیشکار زۆر کزە باج و ڕسوماتی حکوومەتیش ماگانە بەردەوامە دەبی بیدەین داوە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەو بێ ئیشەی باج و ڕسوماتمان لەسەر کەم بکەنەوە. سەندیکای کرێکارانی کوردستانیش نایشارێتەوە لە ماوەی ڕابردوو چەندین داواکاریان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی کری تابلۆ و کۆکردنەوەی زبل و خاشاکی پیشەوەران و کاسبکاران کەمتر بکرێتەوە بەڵام حکوومەت وەڵامی داواکاریەکەی نەداونەتەوە. داوا دەکەین دووبارە و سێبارەی دەکەینەوە لە ڕێی مینبەرەکەی ئێوە و کەناڵە ڕێزەتان حکوومەت چاو بۆ بڕیارە دابخشێنتەوە لەبەر ئێستا قەیرانێکی داراییە خاوە پیشەکان پیشەوەرەکان داهاتیان نییە لەبەر ئەو قەیرانە داراییە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردێت ئەسیراتی لە خاوەن پیشەوەرەکانیش کردیە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو بڕیاریدا ساڵانە لە بەرامبەر 1 مەتر چوارگۆشەی تابلۆی دوکانداران بڕی 35,000 دینار وەربگرێت بۆ کۆکردنەوەی زبل و خاشاکیش ماگانە بڕی 15,000 دینار وەردەگرێت ئەمەش کاسبکاران و پیشەوەرانی نیگەران کردووە. نیگەرانی و ناڕزایەتی کاسبکاران و پیشەوەران بەردەوامە لە بەرامبەر وەرگرتنی پارەی زبل و خاشاک و تابلۆ. دەڵێن لانی کەم حکوومەت هاوکارمان بێت لە کاتێکدا کە ئێستا بارودۆخەکە خراپە و کاریشمان وەکو پێویست نییە پارەکە کەمتر بکرێتەوە یاخود بۆ چەند مانگێک لێمان خۆش بن. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر. بازاری خانوبەرە لە سلێمانی گۆڕانکاری بەسەرا هاتووە تا ئەستێک لە هەندێ زۆن و ناوچەی سلێمانی کڕین و فرۆشتنی خان و زەوی نیشتەجێبوون زیاتر بووە بازاری باشتر بووە لە هەندێکشان لەوێ پێچەوانەتر بێ بەشێکی پێیوەستە بە داوازەی نرخەکەی کە بەشێک لە وڵاتیان بە دەرفەت تێزان بۆ کڕین بەشێک لەو شوێنانی تریش کە زەوی نیشتەجێبوونیانەوە پێشتر خزمەتگوزاریان نەبوو لە کاتی بردنی خزمەتگوزاری بۆیان هەم نرخەکانیان فەرقی کردووە هەم خەڵکیش حەزی لێ لەو ناوچانە بیکرێت چونکە ئەگەر ئاوی نەبوو بێ پێشتر نەویستۆ بیکرێ بەڵام پرۆژەی ئاوڕێ خودت قیریا خود دەربابەتی تری بۆ ڕوە هاندانێکە بۆی کە کەرتی خانوبەر بە تایبەت زەوی نیشتەجێبوون و خانوو لەو ناوچانە گەشەکردنێکی باش بەخۆی بینەوە کڕین و فرۆشتنی باشتر بێ بەراورد بە شوێنەکانی تر کە کەمتر خزمەتگوزاریان هەیە. ئەماوەی زۆر باسی خانوبەرە و زەوی و خان و یەکەی نیشتەجێبوونەکە هەرزان بووە دابەزیوە مشتری هەیە مشتری نییە جامەیە لەگەڵ یەکێک لەو کەسانی کە شارزایکی زۆر باشێ لە بازاری خانوبەرە لە سلێمانی لەسەرم بابەتە گفتووەکەم کە ئەویش بڕیار حەسەن شارەزای بازاری خانوبەرەیە کاک بڕێ سڵاو لێوێ بەخێر بەی بۆ ئێستا توانین بزانین بازاری خانوبەرە چۆنە کڕین و فرۆشتن چۆنە بازار خۆشە ئەوەی کە خۆتان باسیەکەن بازار بەگشتی زۆر باشە بەڵێ وەسایکی مستەقەری بەخۆیەوە بینیەوە زۆریش لە ئێستادا سارێکی سابتی هەیە و زۆر باشە. کڕین و فرۆشتن چۆنیانی لە بازارە کڕیار زۆریان فرۆشیار زۆرە لە ئێستا بە عامڵێک هەموو کاتێک فرۆشیاری زیاترە لە کڕیار بەڵام لە ئێستا کڕین و فرۆشتنێکی باش لە ئارادا هەیە و هیچ کەم و کوڕێکی نییە کەم و کوڕی نییە نەخێر ماوەیەک وەستانێکە بوو ئەوەی تێپەڕاندووە بەڵێ وەسعی دۆلار و وەسعی بازار و معاش و موچە و هەموو ئەم شتانە دەوری هەبوو بۆ بازاری مەڵک بەڵام لە ئێستادا زۆر باشە و شکێشەیەک بەخۆیە نابینێ باش کام جۆرەی خان یەکەی نیشتەجێبوون باشترە خان و کەڵم خان بەستمەوەی ناو کوچە و کۆڵانەکانە بەڵێ یان زەوی یان پرۆژەکانی نیشتەجێبوون ئێستا کامیان بازاری باشترە فەرقێک لە شتەکانە هەیە بۆ ژیان لەوانەیە بڵێن شوقە خۆشتر بێ بەڵام بۆ باشی لەوانەیە بڵێن کوچە و کۆڵانەکان باشتر بن لە کۆتاییە فەرقەکەیشان لە خەڵکێکەیە بۆ ئیسفادە حەزی لە مڵکەیە ئەمە ئەشەی هەر زەوی بکڕێت
بۆ قازانج بەڵێ بۆ قازانج زەوی بکرێ باشتر ئەبێ هەر زەوی بکڕێ دیسپادەی لەیەکە بە دیوێکی ترا خانوو بۆ نیشتە جەبوون بەعزێک لە گەڕەکەکانمان زۆر تایبەتن زۆر خۆشن بۆ نیشتە جێبوون بەعزێکیش لە پرۆژەکان بە تاکید جوانی خۆی هەیە بەڵام ئەمڕۆ زیاتر خەڵک حەزی لە خانوو بە دەرەجە یەک لە زەویە باش ئەی نرخچی بەسەر هاتووە ئەگە بەراوردێ بکەین بە ساڵە پێشێستە یان 6 ماه پێشێستە بەرز بۆتەوە یان دابەزیوە یاخود ئەوەی کەوتێ هەرزان بۆ وایە هەروە خۆیەتی نەخێر مڵک هەرزان نەبووە سعرێکی سابتی هەیە و تقریبا بەرز بۆتەوە بەرزیش بۆ تقریبا بەرز بۆتەوە بەڵێ ئەوش دەورە بینێت لە مڵکی بازرگانیا بە تایبەت و وەکو باسمان کرد لە زەویە بە دەرەجە یەک لە بازرگانی دواتر لە زەویە سعرێکی بەرچاو و بەرزبوونەوەی بەخۆیە بینیوە فەرقێکیش لە منتیقە و مۆقعەکانە هەیە وەکو بڵێن ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی ویستمەوە پرسم کام زۆنی سلێمانی بازاڕی خۆشترە باشترە خەڵک زۆرە پرسیە بۆی ئەمڕۆ بە دەرەجە یەک خەڵک زیاتر حەزی لە منتیقەی ڕۆژاوای سلێمانیە غەربی سلێمانی بەڵێ کۆمەڵێک پرۆژەی جوان کۆمەڵێک خەدەماتی جوان بەڕاستی لەم دوو ساڵەی ڕابردووە جێبەجێکراوە لۆ سنوورە و خەڵک زیاتر حەزی لەو منتیقەیە ئەو پرۆژانە تەسیری بۆ لەسەر بازارەکە بەڵێ بە تاکید تاسیری هەیە لە چ ڕوویەکەوە هەر لە نرخەوە یان لە فرۆشیشەوە لە هەردوو ڕووەکەەوە فەرقی هەیە لە ڕووی نرخیش و لە ڕووی فرۆشتنیشەوە زیاتر ئەفرۆشرێن سەریع بووە لە ڕووی نرخیشەوە بەرچاو لە 2 ساڵ لە 10 ساڵی ڕابردوو ئەم 2 ساڵە سعرێکی بڵین بەرز بەخۆی زیاتر بەخۆی بینیەوە بەرزبوونەوەی بەخۆی بینیەوە ستا هاوڵاتیەک سیمانەکات لەوەیە بڕێک پارەی هەبێ لە ماڵەوە بەڵێ قەلق بێ دوو دڵی بێ یا خەڵک خانووی هەیە لی زیایەکی زەوی هەیە بەڵێ خەڵک ئێستا چی بکە بیکڕێ یا بیفرۆشیان ئەگە هەڵسانگاندنێ بکەین ئە بۆم چەند مانگی ماومانە بۆ ئەم ساڵ پێشبینیتان بۆ بازاری ئەقارات چییە بێ هەموو کاتێک کڕینی پارچەیەک زەوی یاخود پارچەیەک مڵک لە دانانی پارەیەک باشترە لە ماڵەوە هەموو کاتێک باشترە بەڵێ بە تایبەتی زەوی خەڵکێگەی ئەمڕۆ پارە مادیەکەی کە لە ماڵەوە هەیەی کە دایناوە لەوانەیە مەبلەغێکی کەم بێت چەند دەفتەرێکی کەم بێت ئەما توانێت پارچەی زەوی لە شوێنێکی بێ خەدەمات پێ بکڕێت کە ئەگەری بەرزبوونەوەی لە 180 زیاترە لە شوقەیەک یاخود لە ناو خەدەماتێکی کامل بۆ نمونە زەویەکی 200 مەتری بەڵێ هەرزانترینی بە چەنە لە سلێمانیە کە کێشەی قانونی و یاسایی و شخصی ئەمانی نەبێ تاپۆ بێ ئەگەر لە نەبێ ئەگەر لەبێ خەدەمات تا بێ و تاپۆ بێت لە 5 دەفتەرەوە هەمانەشتی زۆر جوان بۆ ژیانە بێ بەڵێ بۆ ژیانە بێت بەڵام هەموو کەس قەناعەتی پێ ناکە خەدەماتی کاملی نییە هەمانە لە 5 دەفتەرەوە هەمانە بێ خەدەماتە بەڵام لە خەدەماتە ئەگەر شتێکی تقریبان مام ناوەند بێت لە 7 دەفتەرونی 8 دەفتەر دەست پێکا بۆ سەرەوە جوانەکەی چێتە هەرزانتر لێ لە سلێمانیا لە خەدەمات بۆ بەرهێنان یاخود بۆ قازانج بیکرێ بڵێ من 10 ساڵیت لەم ئەرزێمە پرسمەوە مڵکەکانی ناو خەدەمات بۆ بەرهێنان نایب ئەبێت ئیلا بێ خەدەمات بکڕێ بۆ قسێکی گرنگە ینی ئەگەرێکێک ویستی ئەرزە بکڕێ بەڵێ شوێنێک نەکڕێ بۆ قازانج هەڵبەت بۆ قازانجی دوورمەودا بەڵێ کە هەموو خەدەماتێکی بۆ کرابێ قیر و ئاو ئاوەڕۆ شوێنێ بکڕێ کە ئەمانی نەبێ ئەمە بۆ ئیسفادە نابێت لەبەرەوەی سعرەکەی جێگیر بووە پڕ بووە هەر بە 6 دەفتەر بێ هەر بە 6 بوو بە 6 و 20 هەر خەدەماتەکە گرانترە ئەخیرەکەی شتێکی ڕەمزیە چێتە سەر بەڵام بێ خەدەماتەکە بەبوونی خەدەمات ئەگەری هەیە ئەگەر کارەبای باڕوونی بکەینەوە کاک بڕێن بەرزێکی 200 مەتریە قیری نییە قیری بۆ بن ئەگەر خۆی بای 4 بێ بە چەند خۆی خەدەمات بەس لە قیر پێک نهاتووە لە کارەبا و لە ئاوەڕۆ و لە بەستم بۆ هەرێکێک لەو پرۆژانە گریمان ئاوی نەبوو ئاوی بۆ ڕۆژ ئاوەڕۆی نەبوو ئاوەڕۆی بۆ بەڵێ بە هەر دانێک دەمانەگەری هەیە 5 بۆ 6,000 دلاری بچێتە سەر 50 وەرەقە زیاتی بچێتە بەڵێ بە تاکید تەسیری هەیە بەڵێ هەیەی چاوەگەرتەوە خۆشببختی ئەرزێکی بێ خەدەمات کڕی لەپڕ ئاویشی بۆ بڕوا ئاوەڕۆ و قیر و بەڵێگەر تواناکە دەبێ ئەگە حکومەت بیکام بەستمەوە و بە تاکید بەڵام ئەوەش لێرایە کە فەرموو تیجاری دەرچێ تیجاری یعنی لە بێ خەدەمات تیجاری بکڕی ئەگەر لە سەکەنەکان بکڕی ئەگەری هەیە لە 5 بچێتە سەر لە تیجاریەکەی ئەگەری هەیە لە 15 بۆ 20 بچێتە سەر ڕوونکردنەوەیکی باش بوو ئەوە بەڵێ باسی مڵکی تیجاریمان کرد بازرگانی بەڵێ سعری چۆنە ئەو گۆڕانکاری بەسەرا هاتووە یان بە هەر تۆزێ بازاریانە پرسم ئەگەر مڵکی تیجاری هەبێ ماگانە واریداتی ملیۆنێک بێ بە چەند دەستەکەوێت
25 بۆ 30 دەفتەر دلار ئەگەر بازاڕیان نەجاوت بەمەوە 25 دەفتەر بۆ 30 بەڵێ ماگانە ملیۆنێک واریداتی هەیە بەڵێ بەتاشیت وڵا باش ئەی بازاڕی چۆنە ئەو بازاری هەموو کاتێک بازاری تیجاری سەریعترە خۆشترە لە بازاری سەکەن و پرۆژەکان زۆر باش باسی خانوو بکەین ئەگەر خانوویەکی 200 مەتری دوو قات لە ناو سلێمانیا لە گەڕێکێکی ئاساییە مەرجنیە زۆر ڕاقی بەیان زۆر ئاسایی بێ شوێنێکی وەسەتی سلێمانی سەری چۆنەکە هەمانە لە بەپێی کۆنی و تەمەنی خانووەکە فەرقەکات لە 10 دەفتەر دلار هەتاوەکو 17 دەفتەر دلار سعرەکەی ڕوادەمش بەپێی کۆنی و تازایی یا تەمەنی خانووەکە ئەو دەورە لەو سعرە لەو فەرقەیە لەوەیە 10 تا 12 دەفتەر شتێکی سابتە کڕیت کە بۆ کرێ بێت بۆ نیشتەجێبوونیشە بێت بەڵام شتێکی فول مواسەفات و فول کوالەتی نییە بازاری ئەقارات زۆر فراوان بووە زۆر کۆمپانیا و نووسینگە و مامەڵەکی زۆر بووە خەڵکێک متمانە بە کێ بکات لەم بازارە لە بچێتە لای کێ و کاتێک کە بڵکێکی شەکرێ پێوترێ بایی دەفتەرە ئەمە چۆن بزانێ ئەم نرخەی پێوتراوە فعلەن پرسیارەکەت زۆر جوانە دەستخۆش خەڵکێک قەنەعەتی بەچێ هەبێ بەڕاستی ئەمڕۆ بازاری ئەقارات و بازاری زەویزار وای لێ هاتووە هەموو نەوع خەڵکێک خۆی پێ هەڵواسیوە ینی ئەگەری هەیە لەگەر ڕێز و حرمەتم بۆ هەموو خەڵکەکان سایق تەکسیەک یاخود مامۆستایەک یاخود هەموو پیشەوەرێکی کە سەرێکی بەمیشەوە هەیە هاتوتە نێو بازار بەڵێ بە تاکید دەستێکی بەمیشەوە هەر هەیە بەڵام بۆی کە قەنەعەتی بەچێ هەبێ ئەزمموی خەڵکەکە دەورە بینێ هەڵبەتە خاوەن عقاراتەکە ئەزمموی عقاراتەکە و متمانەی پێ بکە هەرەونە پێشتر ئەگەر پێشینەیەکی لەگەڵ یا هەبوو بێ ئەگەری هەیە بتوانێ سیقە پێکراو بێ و وشەکەی لەگەڵا جێبەجێ بکە هەر زۆر باشە گرنگە ینی کرێ پشت بە سۆشیال میدیا و شیش بەسرێ ئێستا زۆر ڕیکلامی تیاکرێ خەڵک زۆر باسیەکە ئەمڕۆ دەوری هەیە دەوری تەواوی هەیە لە سەتا ئەکرێ بڵێ لە سەتانەوە دەوری هەیە سۆشیال میدیا ئەی ئەم پرۆژانی نیشتە جێبوون کە ئەمانە بازاڕیان چۆنە پرۆژەکانی ڕیکلامیان زۆرە باسخواسیان زۆر پرۆژەی زۆرمان هەیە چۆن پرۆژەی باش و کەم زەرەر جیا بکەین و لەوانی تر ئەکرێت پرۆژەکانی نیشتە جێبوون بڵێن بە پەنجەی دەسەر بژمێرن کە چەند دانەیەکیان باشترینن ئەویش پێشینەی خاوەن پرۆژەکان زۆر دەوری هەیە پێشینەیەکیانەیە لە پرۆژەیەک تراکە چۆن جێبەجیان کردووە چۆن کارێکی جوانتریان کردووە بۆ خەڵکو لە کاتی خۆیان تاویان کردووە بەڵام ئەمڕۆ بەعام ساحب پرۆژەکان و بڵێن هۆبەرهێنەکانمان وەزیان زۆر باش نییە چەندانەیەکی لێ دەرچێت جا من ئەوەی لەسەر خانوبەرە بوو لێم پرسیت بەڵێ ئەگەر شتێک خۆت مات بێ باسی بکە یان گرنگ بێ خەڵک بیزانێ من هەموو کاتێک شتێکەڵێم کە پارە دامنێن تۆ ئەویانیشی تۆیە و تۆ جوانتری ڕوونەکەیتەوە بەڵام دانانی پارە هیچ کاتێک باش نییە بەڵام نەهەر لێم بڕۆم بێن بە وەبەرهێنێکە بۆ بەرهێنانەکەی نەگەشتوتە نەتیجە شتێکی لێ دیار نییە نەک بڵێن خراپە بەڵام شتێکی لێ دیار نییە جارێ هیچ بنەمایەکی نییە بیاد بە زەویزار قازانجەکە بە تەکید بیا بە زەویەکی بە خەدەمات تاپۆ بێت بە زەویەکی بێ خەدەمات تاپۆ بێ ئەگەر نزیک بێت لە خەدەماتەوە باشترە لەو نیشتەجەبوونانشی وتی ئەزممویان هەیە و پێشتر کۆمپانیای باشبوون ئەوانی شەر خراپ نییە ئەوانش خراپ نییە بەڵام وەکو باسمان کرد پرۆژەکەی گەشتوتە چ مەرحەلەیەک یاخود لە سایە چەندی جێبەجێ بوو زۆر باشە بڕیار حەسەن شارەزای بازاری خانوبەرە و خاوەنی یەکێک لە کۆمپانیا ناساوەکان لە سلێمانی دەباری خانوبەرشکە زۆر سپاس لەگەڵ سپاس بۆ بەڕێزیشتان بە چاوڵی باشینە چێژ لە گفتوگەمان بینی زۆر سپاس خۆشحاڵ باس هەر لە سلێمانی چالاکیێکی گرنگەیە کۆمپانیای مرسیدس چەند ئۆتۆمبیلێکی نوێی نمایشەکات واتەی خاتە ڕوو مۆدێلی نوێی ئۆتۆمبیلی مارسیدسە هەیە من کەمال پەیامنێری کورسات نیوز لە مەراسیمەکەی بزانین ئۆتۆمبیلەکان چین و مەراسیمەکە چی ئێمە سڵاو لێبێ ئەو مەراسیمی مرسیدس چییە ئۆتۆمبیلەکان چین خراونەتە ڕوو ئەمە یەکەم جار لە سلێمانی ئەمە ڕووبە سڵاوتان لێبێ بیلال دیارە مەسال لە یەکێک لە پرۆژەکانی شاری سلێمانی کە گاردستیە دیارە لێرە
ئەم ێوارەیە شەریکەی مێرسیدس مەراسیمێکی تایبەتی لێرە ڕێخستەوە دیارەوە گەزانی لە ماوەکانی ڕابردوودا شەریکەی مێرسیدس لە شاری سلێمانی چەندی ئیڤێنت و کاری تایبەتی ڕێخستوە سەبارەت بە کار و فڕۆشەکانیان ئۆتۆمبیلانەی کەیانە دیارە ئەم ئێوارەش بڵین باگەشتی ژمارەیەک لە بەرپرسان و بازرگانانی شاری سلێمانی کردبوو سەبارەت بەم ئیڤێنتەیە ئێوارەیە کە لێرە ڕێکی خست بوو دیارە لێرە تێستی درایڤینگ بوو من دەچمە لای میوانەکەم ئەویش کاک سەروەر ئەمین بەڕێوەبەری کۆمپانیای مێرسیدس یاخود بڵین لە شاری لەخی سلێمانی بۆی زانیاریمان باتێ لەسەر ئەم ئیڤێنتەیە ئێوارەی شەریکەی مێرسیدس لە شاری سلێمانی کاک سەروەر ئەگەر بێت تێرەوە ئەزێر نەبێت سەبارەت بە ئیڤێنتەکەی ئێوارەیە پێمان بڵێ ئامانستان لە ڕێخستنی ئەم ئیڤێنتە چی بوو کە لێرە و بینیمان ژمارەیەک زۆر لە بازرگانان هەمان پارێزگاری سلێمانی بەرپرسانی شاری سلێمانی لێرە ئامادە بوون کارەکانی ئێوارەیە چی بوو کە لێرە بەخێبن زۆر سپاس ئێمە مارسیدس وەک کاری هەمیشەیی بەردەوامە لە پیشاندانی براندەکەی خۆی لە شاری سلێمانیە ئەمڕۆ مارسیدس بریکاری فەرمیە لە عێراقا لە سلێمانی لە هەولێر لە بەغداد وەک کاری هەمیشەییمان ئەمانەوێت کڕیارەکانمان لە نزیکەوە زیاتر ئاشنا بێت بە گۆڕانکاری لە مۆدلی سیارەکانمانە لە گەیشتنی مۆدلاتی 2026 و هەروەها ئەو مواستەفاتانەی کە ئەمڕۆ بەردەستە و ئەوەی کە کڕیارەکانی ئەمڕۆ لە شاری سلێمانیە توانیانە بە متمانەیەکەوە لەگەڵ بریکارەکانی مارسیدسە لە ئاستێکی بەرزترە تەعامل بکەن کڕین و فرۆشی خۆیان بکەن خزمەتگوزاری دوای فرۆشتن کە بەڕاستی کاری بازرگانان و خەڵکانێکی زۆر کە سیاراتی لەگژەری مارسیدسیان پێەیە ئاسانمان کردووە. ئۆتۆمبیلانەی کە ئەمڕۆ لێرە نمایش کران ئەمانە 2026 تازەن یەکەم جار هاتنە ئەمانە تا ئێستا ئەمانە 2025 لە مانگی 11 مۆدلاتی 2026 ئەگەنە عێراق بە فەرمی ئەعلانیەکەین ئەیخێنە ناو شۆڕومەکانمانەوە لەوێ کڕیاران نەتوانن لە نزیکەوە ببینن. ئەم جۆرەی فێتانە تا چەندێک گرنگە بۆ شاری سلێمانی ئەگەر بچینە لایەکێک لە ئۆتۆمبیلەکان و هاوکارم لەگەڵما بێت بچینە لایەکێک لە ئۆتۆمبیلەکانەوە بۆ ئەوەی کە هاوکارانم داوای ئەوەکەن کە ناوێکێک لە ئۆتۆمبیلەکانیان پیشان بی ئەگەر هاوکارم نازانم لەگەڵمان نابێ باس یەکێک لە ئۆتۆمبیلەکان کە ئەوەی کەم ئێوارەیە کە لێرە نمایشدا پێما بێ پارێزگاری سلێمانی و لە نزیکەوە سەری ئۆتۆمبیلەکانی کە نازانم کاک سەرۆر بچینە ئەو دیوە یاخود لەم دیەوە ئەم ئۆتۆمبیلە تایبەتمەندی چییە ئەوەی کە هەیە لەمڕۆ ئەمەی کە لێرە هەیەگەر بکەین و نازانمە چۆن ئینیکەی ئازێت نەبێت ئەگە باس بەشێک لە تایبەتمەندیەکانیمان بۆ بکەی هەم بۆ بینەرانی کورسات نیوز کە ئەم جۆرە چی پێڵێن ئەمە ئێسکلاسی پێنسەیە جۆری پێنسەیە ئێمە بە جۆری 580 شەمانە ئێسکلاس مێژوەیەکی کۆنی هەیە لە کوردستان و لە عێراقا زیاتر سەرمایه‌دارەکان و کەسە سیاسەکان و خەڵکانێکی خاوەن دەرامەتی گەورە لێخوڕینی ئەم سیارانە زۆر بەکارهێنن بەدڵنیاییەوە تۆڵی پێشینەیەکی زۆر لەگژۆری هەیە بۆ ناساندنی کەسایەتیەکان ئەمڕۆژ وەک یەکێک لە مۆدلەکان لێرە بەڕاستی سەرنجێکی زۆری بازرگانەکانی ڕاکێشە کە هەم نرخەکەی مناسبە هەم مواستەفاتی سیارەکە هەم وەکو خزمەتگوزاری دوای فرۆشتنیش کە بەردەستە بۆ کڕیاران. نرخەکەی چەندێکە ساڵوانێ زۆر هەنێک لە بینەران هاوڵاتیان خود بینەران ئەوەی کە زۆر گونجاو بوو ئەم سیارەیە پێشتر نرخی 202 میلیۆن بوو بەڵام لەبەر خااتری ئیڤێنتەکە داشکانێکی زۆر تایبەت کرا کاراسانێکیش بۆ بازرگانان و کڕیارەکان کردمان بە 189 میلیۆن دینار داشکان نەبەردەوامە بێ بۆ ملیان بۆ کاتێکی کاتی بەردەوام ئەبێت مواصفاتەکەی چی ئەمە کاک سەروەری یاخود لەگەڵ ئەوەی ئەم بەرا جیاوازەوانیە ئەمە GLS 580ە ئەمەش ئێسکلاسە و بە شێوازی SUV دروست کراوەتەوە 7 پاسنجەرە ینی حەو نەفەرەتوانێت ناو سیارەکە دانیشێت ئەمڕۆ خەڵکانێکی زۆر کە ئێسکلاس ڕێگان دەرەوەی شارە و شاخ و داخ و دەروان هەیە ئۆڤڕۆدیان زۆرە بەسەر دەرگاکانی داخراوە بەڵێ زۆر ڕاستە ئەگەر هاوکارمان ئەمە ئەم جۆرەی دیکەیە کە ئاماژەت پێکرد 580 هەر ئێسکلاسەوە بە بەرزی SUV-ەکەی بە ئۆڤڕۆدین زیاتر بەکارێت توانایەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە
ئەمڕۆ کڕیارەکان کە فانی ئێسکلاسن GLS بەکارێنن بۆ دەرەوەی شار و بۆ ڕێی خارجی بۆ دەروی وڵات زیاتر بەکارێنن بۆ جادوبانی وڵاتی خۆمان گونجاوترە. ئەمیش درخەکەی داشکاندەیەکی زۆر تایبەتی بۆ کرابوو کە باهی 220 میلیۆن بوو کردومانە بە 210 میلیۆن تەنها لە کاتی بەردەکەی. بەگشتی خواستی بازرگانان چۆنە لەسەر ئۆتۆمبیلان گەر بیتە بەردەم کامێرەکە خواستی بازرگانیان خۆت هاوڵاتیان چۆنە بۆ ئەم جۆرە هەر لە شاری سلەیمانیەوە لە شەریکە لای خۆشتان سێرڤیسوانەشانەیە بۆ نەتوشیە. بەڵێ ئەمڕۆ لە هەموو لقەکانی شەریکەی مارسیدس خزمە گوزاری دوای فرۆشتن و چاکردن و پارچی ڕەستەنمان هەیە. بە بازرگانان بەعام لە کلاسە جیاوازەکانی مارسدا ئەمڕۆ ئیسپادێکی زۆریان کردووە لەبەرەوەی لە باتوی بچنە دەروی وڵات سیاراتێک لێ بکڕن لە ژۆری وەکو مارسیدس و بێن و بەبێ ئەوەی کە بۆ مواصفاتی بۆ BA و بۆ ئەو کەش و هەوای عێراق دروستکرا بێت ئەمڕۆ بە ئاسانی ئەتوانن بێن اختیارەکانی خۆیان لە لقەکانی مارسیدس اختیارکەن و ئەگەر تەڵەبێکی جیاوازتریشیانە بێت لەسەر خواستی خۆیان سیارەکانیان بۆ گۆڕانکاری تیاکەن بۆیانێنی. زۆر سپاس قوربان دوبارە ئێوە عەزەتان کێشا بەڵێ بیلال ئەمە وتەی میوانەکەم بوو بەڕێوەبەری لە سلەیمانی شەریکەی مێرسیدس لە شاری سلەیمانی سەبارەت بەم ئیڤێنتە و هاوکات ئەو ئۆتۆمبیلانەی کە ئەمڕۆ لێرە نمایشیان کردووە. یا من کەمال پەیامەری کورسات نیوز هەربژیت لە سلەیمانی لەگەڵمانە بوو جاوتی بایی 189 میلیۆن دینارە ئێمە فێر بووین عادەتەن هەر بە دۆلار بزانین سیارە گرانە هەرزانە 189 میلیۆنەکەی کەوتیان بۆ ئۆتۆمبیل لە داشتەکانی بۆ کراوە بای 13 دەفتەر و 30 وەرەقە بوو بۆ ئۆتۆمبیلەی کەوتیان ئەمە سێرەکەی گونجاو و ئێستا داشتەکانی بۆ کراوە بازرگانەکە حەزیان لێتی لەبەر نرخەکەی 13 دەفتەر و 30 وەرەقەیەکە. بابچینە سەر بابەتێک پەیوەندی هەیە بە بابەتی سەوزایی لە ڕانیە. خالید ئەحمەد پەیامەری کورسات نیوز لە ڕانیە چۆ بە داداچوونی کرۆ بۆ دار و درەختی سەر شەقام و باخچە و پارکەکانی ئەوێ. لە راپۆرتەکەیە هەندێک وێنەی پیشان ناوە کە بەڕیز لەم سەر تا و سەر دارەکان وشک بوون. چاپێکەوتی لەگەڵ کەسێکا کردووە کە شارەزایکی باشیە ئەڵێ ئەم دارانی کە وشک بوون هی بینی شەقامەکانە بەشێکی پێوەستە بەهۆی بەرزی پلەی گەرماوە بەشێکشی پێوەستە بەوەی کە خراپ ئاویان دراوە هەرو کەسا ئەڵێ ڕێگی هەنێکیان هەر دیارە خێخوای زانێ پێشتر بۆ ڕوانیە دارانە چەند پارەی بۆ خەرج کرابێ کرێکار هەڵی بکردنە چاڵێک دارێک بکڕە چەند ساڵ خزمەتی کە بەڵام لەبێ خزمەتیا بەشێکی ئەمانە وشک بوون. سەرۆکی شارەوانی ژەڵێ ستانداردی جیهانی وەگە بەراوردێکی سەوزایی ڕانیە بە ستاندارد و پێوەرە جیهانیەکان سەوزایی لە ڕانیە زۆر کەمە وەستی ناو سنووری شارەوانیەکەیەتی کە لە 5 بۆ 6 کەم تۆزێک زیا ئەبێ. دەرخستێکمان ناوە بۆ وەزارەتی شارەوانی بۆی ڕەزامەندی بن لە 102 بۆ لە 103 زیاکەین بەڵام هێشتا هەر ناگاتە ئاستە جیهانیەکەی کە ئەمە وا کات باشتر بێ و بڕی سەوزایی لەو ناوچەیە فراوانتر. دیمەنی وشکبوونی ژمارەیەکی زۆری دار و درەختە. بەهۆی وشکە ساڵی و بەرزی پلەکانی گەرما و ئاودێری نەکردنی باش زیانی زۆر بە دار و درەختی سەرشەقامەکان گەیشتووە و ژمارەیەکی زۆر داری گەورە و درەختی جوانکاری ناوەندە شۆستەکان وشک بوون. یەکێک لە هۆکارەکان بەرزی پلەی گەرمیە دووەم ئەو وشکە ساڵێکە هەبووە و بەداخەوە بەشێک لە دارەکان تووشی نەخۆشی بوونە لە کاتی پێویستدا لەوانەیە دەرمان نەکرابن و بەشێک لە دارەکان چاڵیان نییە ئەو کاری ئاودێری کە بۆیان دەکرێت سەطحی بەسەر خاکدا دەڕوات و ناسە ژێر خاکەوە و بەشێک لە دارەکانمان کەوەی من تێبینیم کرد بە ڕێگەکانیان لە دەرەوەیە تێبینیم کرد لە هەندێک لە ناوەندە شۆستەکان ئەوانە هەمووی هۆکار بوونە بۆ ئەوەی ببێتە هۆکاری وشک بوونی دارەکان. ئەمە گرفتمان زیاتر لە ناوەندە شۆستەکان هەیە هیچ باخچەیە گرفتی نییە الحەمدولله هەموویان لەبەرەوەی سیستەمی ئاودێریان ڕێکە بیر تایبەت بە خۆیان هەیە داریان تێدا وشک نەبووە تەنها لە ناوەندە شۆستەکاندا لە چاڵی سەرشەقامەکاندا داری وشک بوومان هەیە. ڕێژەی سەوزایی لە شاری ڕانیە کەمترە لە ستانداردی جیهانی. سەرۆکایەتی شارەوانی شارەکەش پلانی زیادکردنی سەوزایی گەیاندۆتە وەزارەتی شارەوانی و دەیەوێت ڕێژەی سەوزایی بۆ سەدادا لە شارەکەدا بەرز بکاتەوە. ڕێژەی سەوزایی ئێستا لە ناو سنووری شارەوانی ڕانیە کەمتر لە ڕێژەی ستانداردی جیهانی ئەو ڕێژەی کە هەمانە لە حدودی 5 بۆ 6 لە سەد دەبێت شتێک کەمتر شتێک زیاتر لەو دەوروبەرە
وەکو پلان دوو دەرخستەمان نردووە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم دوو دەرخسێ ئەگەر موافقەیان بێتەوە تقریبا دەتوانم بڵم لەو دوو دەرخسێ ئەگەر بخێنە بواری جێبەجێکردن لە 2 بۆ 3 ڕێژەی سەوزایی زیاد دەکانی ئەو کاتە نزیک دەبینە لە 10 تقریبا دیسان هەر ماومانە بگەینە ستانداری جیهانی بەڵام ڕێژەکە کەم نابێ ئەگەر ئەومان بۆ جێبەجێ بکرێت. لە ناو سنتەری شاری ڕانیا 45 باخچە و 1 پارێک بوونیان هەیە و ڕێژەی سەوزاییش لە شارەکەدا نزیکەی 105 بۆ 6 دەبێت. ئەمەش ڕێژەیەکی زۆر کەمە بەراورد بە ژمارەی دانیشتوانی شارەکە. ئەگەرچی ڕێژەی سەوزایی لە شارەکەدا بۆ خۆی زۆر کەمە و کەمترە لە ستانداردی جیهانی، بەڵام وشکبوونی ژمارەیەکی زۆری داری گەورە و درەختی جوانکاری ناوەندە شۆستەکان هێندەی دیکە ڕێژەی سەوزایی لە شارەکەدا کەم کردوتەوە. خالید ئەحمەد کورسات نیوز ڕانیە. هەمیشە کە باسی موچەمانە کرد باسی دواکەوت و کێشەمانە کێسە هەواڵی خۆشەیە هەر بۆیە وەک هەمیشە بڵین بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە.